بە ئامادەبوونی ژمارەیەک هونەرمەند لە پێگەی فیلمسازان لە شاری سلێمانی یادی 6 ساڵەی دامەزراندنی فیلمسازان بەڕێوەچوو. پێگەی فیلمسازان بە درێژایی 6 ساڵ لێبراوانە بەبێ دابڕان هەستاوە بە ئەنجامدانی کۆڕی زانیاری کۆڕی گرنگ بۆ فێرکارانی سینەما و زۆر بابەتی لە خۆگرتووە تەنها بابەتی سینەمایی نەبووە بەڵام لەو بابەتانە سوڕاتەوە کە خزمەت بە هونەری سینەماکە و پێشبردننی سینەمای کوردیە. دەوری من لەم پێگا دیارە من 6 بۆ 6 محازەرم تا ئێستا وتۆتەوە و لەگەڵ چەند بابەتێکی تریش بە نووسین بەشداریم تیاکرۆ بەڵام هەمیشە لەگەڵیانە هاوکاریان بووم. ئەم لۆگۆکەش لۆگۆیەکی سادە لە دەستکردیم لە چکۆم خۆم کاریکاتۆر و گرافیک دیزاینەکەم. بابەتەکانی من زیاتر من 4 محازەرمدا دوو محازەر لەسەر ڕنگ لە سینەمادا پەیوەندی ڕنگ لەگەڵ سینەمادا و چ کاریگەریەکی بێ لەسەر دەرونی بینەر و لە کارکردنی ڕنگ وەکو کارکتەرێکی سەرەکی لە هونەری سینەمادا بە دوو محازەرە لایەنە زانستیەکەی لایەنە فەلسەفیەکەی و لایەنە تەکنیکیەکەی. هەروەها سێ محازەرەیان 4 محازەرەش تقریبا ئەگە بیرم مابێ لە سەرەتاکانیە دەربارەی پۆستەری فیلم پۆستەری سینەمایی هەیە لە سەرەتاکانی دروستبوونیەوە و تاکو ئێستا ئەو قوتابخانە جیاوازانە بە پێی ئەو وڵاتانە کە پۆستەری سینەمایی هەر لە دروستبوون لەوەی کە بەدەست دروستکراوە تا چاپی ئۆفسێت تا چاپی دیجیتاڵی هەموو ئەو لایەنە تەکنیکیانم خستۆتە ڕوو و کاریگەری پۆستەر لەسەر گرنگی پۆستەر لەسەر سینەما لەسەر مارکتینی سینەما لەسەر کاریگەری لەسەر بینەر لە داهاتووە لە کۆتای لە دوای تەوابوونی کارە هونەرێک کە پێش تاوابوونی وەکو توحفەیەکی هونەری ئەمانم هەمووی بە گرنگیەوە باس لێ کردو بە درێژی باسمان لێ کردووە. ئەلبەتە ئەمە 6ەم ساڵی یادی فیلمسازانە اینجا لەم ساڵەیە ئەم ساڵ وامان بیر لێ کردەوە کە هەوڵدین بڕوانامەی ڕێزلێنان پێشکەشکەین بۆ کەسانی کە زۆرترین وانەیان وتۆتەوە وەکو مامۆستاکان وانەی فیلمسازی و هەروەها ئەو کەسانی کە هاوکارمان بوون پشتیوانمان بوون هیچێک لەوانە کەناڵی کورسات ئێوە کە بەردەوام ساڵی 4-5 جار بەلای کەمەوە پشتیوانمان بوون و لەگەڵەوەشە بۆ ئەو کەسانی کە ئەگەر تەنانەت بە کۆمنت بەشداری وانەکانیان کردبێت لە لایڤەکانە ئامادە بوون زۆر لەو کەسانە لە دەرەوەی وڵاتن لە ڕۆژەڵاتن لە باکوورن لە ڕۆژاوان لە خوراسان هەمانە لە یێریڤان ئەمانە هەموو هاوکارمان بوونە اینجا ئێمەش بڕوانامەی ڕێزلێنانمان بۆ هەمویان دروست کردووە ئێستا ئەوەی کە ئەبوایە ئامادە بن 18 بەڕێز بوون بەڵام لەوە ناچێ هەرەمویان ئامادە بن ئیتر ئەوەی کە ئامادە بۆیانمان کردوشی ئامادە نین بۆیانە نێرینیان هەر لە ئۆفیسەکەی خۆمانە دایانین وەکو ڕێزلێنانێکە کاتێ هاتن وێنەیەکیان لەگەڵاگرین. فیلمسازان وا لە ئێستاوە ئیتر پێگەیەکی فەرمیە مۆڵەتی خۆی هەیە و ئەوتانێ بیناکەشمانەیە ئەم بینا بچووکە ئیتر هەر چۆنێک بێ ئەم لانەیە لێرە ئەم هۆڵەمان داناوە بۆ هۆڵی ماستەر کلاس و هۆڵی ئیتر گرین سکرینیشمان هەیە بمانەوەی کاری فیلمسازی پێ بکەین.